دانایاڵێنێم بۆ ئەسڵیار یاردایار وەڵبەجێم دێڵێ دانایاڵێنێم بۆ ئەسڵیار هەردایار وەڵبەجێم دێڵێ جرگەیەم لە دلایان کەن بەشیرەیان قۆڵ بەستم کەن بایە زنجیران جرگەیەم لە دلایان کەن بەشیرەیان قۆڵ بەستم کەن بایە زنجیران دەچمایە دیدایانێدایە زگیران یاردایە ڕوا بایە جێم دێڵێ دەچمایە دیدایانێدایە زگیران هەردایە ڕوا بایە جێم دێڵێ جرگەیەم لە دلایەتی باڵاتەیە خاڵێ وەلا سایەرگونەتە جرگەیەم لە دلایەتی باڵاتەیە خاڵێ وەلا سایەر کوڵمەتە عالایەمی خودای بە حەسرەتە یاردایە ڕوا بایە جێم دێڵێ عالایەمی خوای بەتەمەتە یاردایە ڕوا بایە جێم دێڵێ دەنگخۆش دەستان خۆش بێت زۆر سپاس بەڵە خۆشەویستانی ئێمە لە پرۆگرامە تایبەتەکەمان و لە یادی 33 ساڵی ڕاپەڕیندا ئێمە لەگەڵتاندا بەردەوام ئەبین وەک ئەزانین لە یادی ڕاپەڕیندا ئێمە کە لە دوای ئەوە چەندینەوەمان هەیە پێویستە کە ئەم مێژوە ئەم دیرۆکە بە شێوازێکی زۆر جوان بمێنێتەوانێ هەمیشە لە ناو کووردا بە خۆشحاڵی ئێمە کە ئەمڕۆ چەندین مناڵمان بینی کە بە ئینتیمایەکی جیاوازەوە بەشداریان لە ڕاپەڕینەکەدا کردبوو کە ئەمە جێگەی خۆشحاڵیە ڕام لەگەڵۆدا پێویستە ناوەندە ئەکادیمیەکان و زانکۆکانی شغڵێکی کاریگەریان هەبێت لەسەرەوەی لەسەر توێژینەکان و ئەنجامدان و ڕەهەندە جیاوازەکانی ڕاپەڕینی گەلی کورد ئێمە ئەمانەوێت زانیاری زیاتر لەسەر ئەم تەوەرەمان وەربگرین بە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر یاریدەدرێت دکتۆر ئاراس عەبدوڕەحمان دکتۆرا لە مێژووی ڕاپەڕین دکتۆر سڵاو لێبێت و بەخێر بێت دکتۆر جان سڵاو لێبێت زۆر سپاس زۆر بەخێر بێن ڕاپەڕینە لێکەین یادی ڕاپەڕین پیرۆز زۆر سپاس پێمان خۆشە پەیامی خۆت بڵێ بەر لەوەی هەر پرسیارێک بکەین لەم ڕۆژە ڕاپەڕیندا زۆر سپاس لە یادی ڕاپەڕیندا سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی ڕاپەڕین و شەهیدانی گەلی کوردستاندا دەنوێنم ڕوحی شەهیدەکانمان شاد بێت سڵاو بۆ کەسوکاری شەهیدان سڵاو بۆ پێشمەرگە قارەمانەکان سڵاو بۆ زیندانیانی سیاسی سڵاو لە ڕوحی پاکی جەنابی مام جەلال سڵاو بۆ هەموو خەباتجێرانی کە ئەم ڕۆژە ئازادی و کەرنەڤاڵی ئازادیان بۆ ئێمە هێنایە بوون. دەستە خۆش بێت زۆر زۆر بەخێر باسەرتا لەوە دەستەکەن ڕۆڵ و گرنگی ناوەندە ئەکادیمیەکان لە ڕەهەندە جیاوازەکان بۆ ڕاپەڕینی گەلی کورد دەبێت چی بێت و چۆن بێت بەڵێ تەمان لە ڕابردوودا ئێمە بە درێژایی مێژووی زانکۆی ڕاپەڕین و ئێمە توانیمانە لەو ماوەیەدا توێژینەوەیشی زۆر بکەین لەسەر ڕاپەڕین و هەموو لایەنە زانستی و ئەکادیمیەکانی لە چەندین توێژینەوەی زانستیدا با بڵێن شیکار بکەین و ئەم بابەتان یەکجار زۆر گرنگ بوو ئەوی کە ئێمە مێژوویەکمانەیە پڕ لە خەبات و تێکۆشان و قوربانیدان پێویستەوە خەبات و تێکۆشانە ون نەبێت بۆیە دەبێت لە توێژینەوەکانماندا لە بابەتە ئاکادیمی زانستیەکان ڕێکدانەوە بدات لەناو کۆمەلگای کوردیدا و دەبێت جیلی تازەوە ئەمنەوەی تازەی کە هاتوتە بوون و ڕاپەڕین بەبیرنات تێبگات لەوەی کە ئەم ڕاپەڕینەی خەڵکی کوردستان هەروە بە ئاسایی نهاتۆ دەدی و
قوربانیدانێکی زۆری ویستووە خەبات پێکەوشانێکی زۆری ویستووە ئەمە طبعاً لە زانکۆ ڕاپەڕین لە ڕابردوودا لەو بواراندا ئێمە توانیمان کاریگرین بکەین هەر خۆم ماستر و دکتۆراکەم لەسەر ڕاپەڕین نۆتویەکە لەسەر خۆپیشاندان ڕاپەڕینەکانە ئەو بۆمانای کە ئێمە بتوانین خزمەتێکی کەم بکەین بە مێژووی ڕاپەڕین و بە خەبات پێکەوشانی خەڵکی کوردستان. زۆر باشە دکتۆر لەگەڵ ئەوەی کە لەم کەرنەڤاڵە گەورەیە ماشەڵڵا خەڵکێکی زۆر لێرە ئامادەیە بە هەموو چین و توێژە جیاوازەکانەوە داچەند ئێوە هەوڵتان ناوە وەکو زانکۆی ڕاپەڕین هەماهەنگیەکی باش هەبێ لەوەی کە ئێوە زانست و زانیاریە بەخشن بەڵام خەڵکیش ببەستنەوە بە نێو زانکۆوە خەڵکیش تێکەڵکەن بەوەی کە چۆن نەوەکانمان تێبگەینین کە ئەم شارە جوانەی ڕانیە و ئەم دەڤەرەی ڕاپەڕین دەواازەیەک بۆ بۆی کە کورد بتوانێت مافی خۆی بەدەست بێنێت. باە دیارە زانکۆ ڕاپەڕین پەیوەندێکی زۆر بەهێز لەگەڵ خەڵک دروست کردووە و ئەم پەیوەندیش لەوەدا دەبینە کە ئێمە ساڵانە کەرنەڤاڵی یادکردنەوەی ڕاپەڕین دەکەین بە هەزاران خەڵک لە شارەکانی تری کوردستانەوە دێت بۆ ئێرە و تا ئێستاش پیرۆزی و گەورەی ڕاپەڕین لە لای خەڵکی کوردستان و دەڤەرەکە یەکجار زۆر بەرزە و خەڵک ئەوە تێدەگەن ئەو ڕاستی تێدەگەن کە ئەو دەستکەوتانی ڕاپەڕین یەکجار زۆرنەوە پێویستە بیان پارێزین و من دەمەوە باس کەم کە ئەم شارە بوو بە داینەمووی ڕاپەڕین و شۆڕش بوو بە وەچەرخانێکی گەورە لە مێژووی کوردە هەموو ئەو بەڵگەنامانەی مەجلیسی قادەی سەورەی حیزبی بەعسی گۆڕ بە گۆڕ ئەوە دەسەلمێنن کە ئەگەر ڕاپەڕین نەبووایە لەم شارەدا و لە شارەکانی تری کوردستان ئەم ئازادی بەرهەم نەهاتا بە ئێستا کوردستان ناوچەیەک بوو پێی دەوترە بیابان بۆیە ئەمە دەستکەوتێکی گەورەیە بەڕاستی دەبێت خەڵکی کوردستان بەدەر لەو هەموو کەم و کوڕانێکە هەمانە لە دەوڵەتداریدا دەبێت ئەوە لەبییر بەرنەوە دەبێت ئەوە بە جۆرێک لێک بدەنەوە کە ڕاستە ئێمە کەم و کوڕیمان هەیە بەڵام دەستکەوتەکانی ڕاپەڕین یەکجار زۆر گەورن پێویستە بلبیلێ چامان بیپارێزین ئەم باردۆخەنە هەموار تێدەپەڕێت ئەو ڕۆژان تێدەپەڕن ڕۆژی ئازادی ڕۆژی ڕزگاری ڕۆژی خۆشی و ڕۆژی دیموکراسی ئەوەی کە هەمیشە جەنای مامزیاد تاکیدی دەکردەوانێت کە ئێمە هەمیشە بە ئومێدەوە خەبات پێکەوشانمان کردووە ئەو ڕۆژانی کە لە ئەو پەڕی بێئومێدیدا بووین خەڵکی کوردستان ئومێدیان بە خەبات پێکەوشان. دکتۆر لەگەڵ ئەوەی کە توێژینەوەی زۆر زانستی ئەکرێت لەم زانکۆیە کە توانێت خوێندکار سوودی لێ بینێەوە توانین لە ڕێگەی توێژینەوەکانەوە تەواو شارەزایی هەبێت لەوەی کە لە ڕابردووە چێ ڕوویەوە پێم خۆشە وەکو دکتۆرێکی بەڕێز وەکو ئەکادمیەک کە لەم زانکۆیە واناڵێتەوە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە ئەندازیاری ڕاپەڕین ئەناسێنرێ تا چەند کاریگەری هەبوو هەم لە شاخ هەم لەو شانانەی کە لە ناو شاری شا هەبوو. بەڵێ بە حکمەوەی کە من ماستەر دکتۆراکەم لەسەر ڕاپەڕینەوەتوێکەوە ماوەی 20 ساڵێک دەبێت من خەریکی دراسە و لێکۆڵینێکی وردی ئەکادمی زانستی ڕاپەڕینم ڕاستیەکەی ئینسان دەبێت ڕاستی بڵێت بۆ بێلانانە بێت قسە بکە لەو بارەدا ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕاپەڕینی ئاداری نەوەتوێکدا ڕۆڵی یەکجار زۆر گەورە مەزنە یەکێتی نیشتیمانی کوردستان پلانی و بەرنامەی تایبەتی بۆ ڕاپەڕین بەڵگەنامە و دوکومنتەکان هەموو ئەو دەسەلمێنن کە لە چەندین لاپەڕەدا جەنابی ڕەوانشاد کاک نەوشیروان پلانی دانابوو کە ئەو کاتە فەرماندەی هێزە چەکدارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو پلانی داناو بۆ ڕاپەڕین وەرجگەلەوە هەموو فەرماندەکانی هێزی پێشمەرگای یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو دابەشکرابوون لە شار و شارستەکانی کوردستاندا و لە کاتی خۆیدا دەبگەنە وەردوگا و شار و شارستەکان بۆی لە کاتی خۆیدا کە ڕاپەڕین دەستی پێ کرد هاوکاری و هەماهەنگی ڕخسنەمێنیەکان و هێزی پێشمەرگە و جەماوەری ڕاپەڕی خەڵکی کوردستان بن بۆیە ئەمە ئەوە دەسەلمێنە بەڕاستی اینجا شانە چەکدارەکانی بروسک و شانە چەکدارەکانی شاڵا و هەروە ڕخسنەمێنیەکان و هەروە سرک کە پێش ڕاپەڕین نەبوو سوپای ڕزگاری کوردستان کاری یەکێتی نیشتیمانی کوردستان دامەزراندە بوو لە شار و شارستەکان ئەمانە دەوری ڕۆڵی کاریگەری زۆر بینی لە سەرکەوتنی ڕاپەڕیندا. زۆر باشە لەگەڵەوەی کە ئێمە هەمیشاڵێن توێژینەوەکان گرنگی خۆیان هەیە بە تایبەتی لە دۆزێکی ئاوا کە دۆزی گەلی کوردە بۆ ڕاپەڕینە تا چەند گرنگە ئەم توێژینەوانە بە جیهانی بکرێن تا چەند گرنگە ئەم توێژینەوانە کاریان لەسەر بکرێت. بەڵام من ماوەی مانگێک لەمەوە پێش لە سان فرانسیسکۆی ئەمریکاوە ئافرەتێک کات کە پرۆفیسۆر بوو و لێکۆڵینەوەی زۆریە بوو لەسەر کورد هات بۆ لام پرسیاری زۆری لێکرد لەسەرەوەی کە چ کراوە لەسەر ڕاپەڕین و وتی زۆر گەڕاو من بە زمانی ئینگلیزی ئەو بابەتانم نەبینی و بەڵام کاتی هات بۆ لای من ئەم هەموو کتێب و سەرچاوم پێدان زۆر دڵخۆش بووەوەی کە شتی زۆر ئەکادمی زانستی توێژینەوەی نێودەوڵەتی کراوە لەسەر ڕاپەڕین و هەموو ئەوانەی کە ئەمە نووسی بوومان هەموو خستە ناو گۆگڵەوە و
وعدی بە ئێمەشدا کە لە داهاتوودا کارێکی زۆر گرنگ بکرێت لە نێوان زانکۆکەی خۆی لە سانس فرانسیسکۆ و زانکۆی ڕاپەڕیندا بۆ یادی ڕاپەڕین ئەوانش بێن لێرە بەشدار بن چونکە ڕاپەڕین لەگەڵ ئەوەی کە خەباتی جەماوەری خەڵکی کوردستان و هێزی پێشمەرگە و ڕەخسنینەکان بەڵام پاڵپشتی پشتیوانێکی بەهێزی ئەمریکاش بوو بۆی ئەمریکا مهتەمە بە بابەتەکەەوە گرنگی بە بابەتەکە دەدات. یعنی ئەمە لە چوارچەوەیە کە بەس بۆ تەنیا هەرێمیی خۆمان نییە بەڵکو ئەمە چۆتە دەرەوەی هەرێمی ژەتوانن کاری لەسەر بکەێبانی کە نووسیمان ئەکادیمی زانستەکان و توێژنانی کە کردومان لە گۆگڵ ڕیسێرچ و لە هەموو ئەوانەی کە لەناو گۆگڵدان ئێستا خەریکی تەرجمەکردنی بۆ سەر زمانی ئینگلیزی بەشێکی زۆرمان تەرجمە کردووە ئەمانە دەبنەوە وەکارێکی گرنگ بۆی کە بابەتی ڕاپەڕین بە نێودەوڵەتی بکرێ و کارەکەی یەکجار زۆر گرنگی پێ بدرێ و لە داهاتوودا ڕاپەڕین بە هەموو دنیا بناسیین کە ئێمە توانیمان دەستکەوتێکی گەورە بەدەستبێنین لەگەڵەوەی کە ڕاپەڕین لە خۆی دەستکەوتێکی گەورەیە لەوەی بە گشتداچوونەوە بوو بە ڕژێمێکدا کە ڕژێمی دیکتاتۆر بوو لەوەی کە توانی گەلێک ڕزگار بکات. کەواتە چی بکرێت لە ناوەندەکاندا بۆی کە ئێمە ئێستا ئەزانین ئەمە نەوەیەک بەرهەم دێت نەوەیەک ئەچێتە کۆمەلگاوە لەوەی کە بەرهەمی دوای ڕاپەڕینە بەڵام چی بکرێت بۆی ئەم ڕاپەڕینە ئەو ئینتیمایە لە دڵی ئەواندا کەم نەبێتەوانێ وردەوردەوای لێ بکرێت چۆن ئێمە خۆشەویستێکمان هەیە بۆ ڕاپەڕیناکوت ئەو جیرێکە خۆی لە ڕاپەڕیندا بەشدار بۆ چی بکرێت بۆی ئەوانیش هەر لەسەر ئەو خۆشەویستی و نیشتیمان پەروەریە پەروەردە بکرێن. دیارە ئێمە ئەمە دڵین قوربانیدانێکی زۆرمان کردو لە ڕابردووە کە سوکاری ئێمە خەڵکی کوردستان خوێنی ڕشت و ئازاری بینیوە نەهامەتی زۆری بینیوە ئەنفال چیمیاباران جینۆسایدکردن هەزاران گوند سوتا ماڵی خەڵکم وێران بوو ئەمە دەبێ بکرێت بە مێژووە لە لاپەڕەکانی خوێندنی بنەڕەتی و تەنان لە ڕەوزەوە بگرێت تاوەکو دەگاتە زانکۆکان لە هەموو ئەو وانە بخوێندرێەوە باسی خەبات پێکۆشانی خەڵک بکرێ و ئەوە بەبیرنەوەی نوێ جیلی تازەوە نەوەی تازە بهێنرێتەوە کە ئەمەی ئێستا هەیە ئەم خۆشگوزەرانی و ئەم ئازادی کە ئێستا هەیە ئەم دیموکراسی کە ئێستا هەیە بەرهەمی ئەو مێژوەیە ئەو خەبات پێکۆشانی وادارم لاەنە پەیوەندیدارەکان لە وەزارەتی پەروەردە پێداچوونێکی زۆر گرنگکەن بۆی کە لە قۆناغی یەکی بنەڕەتیەوە تا دەگاتە زانکۆ بەڕاستی لە هەموو قۆناغەکاندا بابەتی ڕاپەڕین و شۆڕش بابەتی ئازادی بابەتی ڕزگاری خەڵکی کوردستان وانی گرنگ بن بۆ ئەوی ئێمە گیانی کوردایەتی و نیشتیمانی نەتەوایەتیمان هەمیشە بە بەرزی بمێنێتەوە. زۆر باشە دکتۆر کە ئێمە ئەمڕۆ بە خۆشحاڵی و بینی لەم کەرنەڤاڵەیە گەنجەکانمان هەمووی بەجلی کوردیەوە لە بەهارێکی جوانە هەمویان لێرە ئامامەدەن و باوەڕکە لە ئێسام پرۆگرامە پێشکەشەکەی خۆشەویستان هاوکارانم ئێستا لە چاوی کامێرەکان هەزاران کەس لێرە بەشدار بوون و ئامادەیانێ و لە دەرەوەی زانکۆش هاتوون بەشدار بوون ئەم جلە ئاڵەواڵایە جوانەی کە لە بەریانایە من پێم خۆش بوو باسی ئەو ئینتیمایە بکەین ئەو ئینتیمایی دڵسۆزی و خەمخۆری چکە دکتۆر زۆر گرنگە ئێمە لە دوای ڕاپەڕین گرنگە ئەم دەستکەوتە گەورەیە بەنەوەکانمان بناسێنین ناوەندە ئەکادمیەکان ڕۆڵێکی بەرچاویان هەیە ئەمە تا چەند جێگەی دڵخۆشیە کە بڵێن ئێمە جارێکی تر ئەم سەربەخۆییە بۆ خۆمان ئەم کەلتور و کەڵچەرە جوانەی خۆمان بەدەستێنین. بەڕاستی من لەناو زانکۆ میشە سەرسامم بە حەماسەتی خوێندکارەکانمان حەماسەتی مامۆستا فەرمانبەرەکانمان کە هەمیشە ینی بە تاسوفۆ یانینا خەریکی ئەم ڕۆژن ینی خوان ئەما دەکەن مانگێک دوو مانگ پێشەوە ناونیشانەکەشتان جوانە دکتۆر پێنجەمی کەرنەڤاڵ نیشتیمانی و نەتەوەی بەڕاستی نیشتیمانی و نەتەوەیە لەبەرەوەی کە ئەم خەڵکە جوانە ئەمە بەڕاستی هەموو کچەکانی زانکۆ مافڕەکانە پێش مانجێک پێشەوە هەموو جلی کوردی ئامادە دەکەن هەموو شوێنی خۆڕازانەوە دەگرن هەمووی ینی حماسەتێک و ڕحێتێکی زۆر بەرزیانە ئێمە هەمیشە هەندەرە بۆ ئێمە هەرچەندە ئەو فستیڤالە بەڕاستی ماندووبوونێکی زۆری دەوێ بەڵام خۆشحاڵی خەڵکو و ئەوەی کە ئەو حماستی خەڵکە لە دەرەوەی شارەکان لە هەولێر لە سلێمانی تەنان لە کەلار و کفری کە ساڵان دێن بۆ ئێرە دانێ شوێن بگرن بۆ خۆیان ئەمە مای خۆشحاڵی بووم لە دووەک و زاخۆ خەڵک هاتووە کە دەوێت لێرە لەم کەرنەڤاڵدا شوێنی هەبێ لە ڕۆژهاتی کوردستانەوە خەڵکی زۆر هاتوو دەڵێن دانێ بەشدار بن شوێنی مانەوەیان دەوێت بۆیە من هیوادارم بە داهاتوودا بەڕاستی هەرچەندە ئەمە بۆنیەکی نیشتیمانی نەتەواتی زۆر گەورەیە چونکە ڕاپەڕینەوە ڕاپەڕین ڕزگاری هەموو خەڵکی کوردستان بوو ئەمە گەم ڕاپەڕینە نەبووە خەڵکی کوردستان بە تەواتی لەناو دەچوو لەناو بۆتەی داگیرکەرانی سیاسی داگیرکەرانەی حکوومەتە یەکەدوایەکانی عێراق وە دراسی بۆیە بەڕاستی من دەستخۆشی لە حماسەتی خەڵک دەکەم بەتایبەتی
ئەم گەنجە جوانانەمان کە بۆ ڕحێتە بەرزەوە بەشداری لەو کەرنەڤاڵی یادکردنەوەی ڕاپەڕیندەکان. زۆر سپاس بۆ ئامادەبوونێ. دەستەکانت خۆش بێت. پاڵتوبەری ڕاپەڕینتان پیرۆز بێت. زۆر سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ تۆ دکتۆر. دەستت خۆش بێت. زۆر سپاس بێکمان لەگەڵ ئەم قەرەباڵغی کە لە چواردەورمانە هەیە. ئاوکارم تەرزەمان ئامادەیە بەس بەر لێ بچینە لای تەرزە بچینە لای کاک شەماڵ ئەگە بەرهەمێکی کەمان پێشکەش بکەیت و دوایەوە باشە کاک شەماڵ ئەچینە لای هاوکارمان تەرزە بۆی چونکە ئەو قەرەباڵغی بەڕاستی ئەم جۆش و خرۆشەی هاوڵاتیانی شاری ڕانی و دەوروبەری و میوانە ئازیزەکانی ژوای کردووە کە چالاکیەکان زۆر بە باشی بڕات بەڕێوە. تەرزە ئەگەر جۆ لە ئێمەیە بابزانین چالاکیەکان زیاتر لە بەشەکانی تری زانکۆی ڕاپەڕین چۆن بەڕێوە چێت و وە چۆن هاوڵاتیان هاتوون بەڕووی ئەو چالاکیانەیە کە ئامادەیان کردو. تەرزە دووبارە سڵاوە لێبێت. بەردەوامە بین ئینجاوە کوتمانێمە پرۆگرامەکەمان بە گۆرانی موزیک تایبەتر کردووە بۆ ئێستا داوا لە هونەرمەندەکەمانەکەی لەگەڵ تیپە میوزیسیانەکە کاک شەماڵ گۆرانیەکی ترمان پێشکەش بکەین. زۆر باشە دیارە مەقامێکی حیجازمان حاجز کردووە. بەڵێ مەقامێکی بەرزی فەرموو. بەخەمی تۆ من جوانمەی وڵات بەخەمی تۆ من جوانمەی وڵات ئەوە چاوەڕە نووسمە تەنها شاخ و شەهید و نانواوەدە تەنها شاخ و شهيدنا الرجل وخاك من دبيره من دبيره بوني باونده وباروت خين في وابو وخاك من دبيره بوني باڵندا و باروت و خێنم پێوە بوو
خەمی تۆ دڵیار و دایک واگری گوندم گرتە بوو نەک خەمی تۆ دڵیار و دایک واگری گوندم گرتە بوو ئەو کوڕە بووم گول لە ئەی بێژام و ئەی ڕەخیبم بۆتی مناڵە هەژارەکەی خۆت بووم شیر مەنۆشی و پێم بۆ گرتی ئەمێستا کە خاوکی شیرین ئەمێستا کە خاوکی شیرین ڕووگرژمەکە وەک نەما شەهیدم و پێشمەرگەم و شەهیدم و پێشمەرگەم و شەهیدم و پێشمەرگەم و بە پێیشەوە ڕاستەومە